ڕێککەوتن لە نێوان هەژمونی کارێزمای ڤڵادیمیر و ناچاری کۆمیدیای ڤڵۆدیمیر. بە گوێرەی بۆچوونی زۆر لە شیکەرەوە سیاسیەکان، ترامپ کەوتووەتە ژێر هەژمونی کەسایەتی کارێزمای پوتینەوە. هەروەها پوتین زانیوێتی و توانیوێتی ئیگۆخوازی ترامپ لە بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت و بەشی زۆری داواکاریەکانی خۆی لە بەرامبەر وەستانی جەنگ و ڕێکەوتنی ئاشتیدا جێبەجێ بکات. ئامادەکردن هاوڵاتی، نووسینی ئاحمەد ڕەسوڵ. راپۆرتێک لەبارەی ئەگەری ڕێکەوتنی ئاشتی و کۆتایی هاتنی جەنگی رووسیا و ئۆکرانیا. لەگەڵمان بن. ڕۆژی دووشەممە 18 ئابی 2025 دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی پێشوازی لە ڤۆڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا و کۆمەڵێک لە سەرکردە ئەوروپیەکان کرد بۆ دانوستانەکانی ئاشتی بە ئامانجی کۆتایی هێنان بە جەنگی رووسیا و ئۆکرانیا. ئەم کۆبوونەوەیە دوای لووتکەی ئەم دوایی ترامپ هات لەگەڵ ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە ئالاسکا کە بەبێ ڕێکەوتنێکی فەرمی کۆتایی هات، بەڵام ئاماژەیە بۆ بەرەو پێشەوە چوونی ڕەوتی دانوستانەکان. ترامپ کە خۆی وەک ئاشتی خوازێکی جیهانی پیشان دەدات، پێی وایە پەیوەندیە کەسیەکانی لەگەڵ پوتین دەتوانێت یارمەتی دەربێت لە بەدیهێنانی پێشکەوتن لە ڕێکەوتنی نێوان هەردوو وڵات. کۆبوونەوەی واشنتۆن بە ئامادەبوونی کەسایەتیە سەرەکیەکانی ئەوروپا وەک ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا، فریدریش مێرس ڕاوێژکاری ئەڵمانیا، کیر ستارمەر سەرۆک وەزیرانی بەریتانیا، جۆرجیا مێلۆنی سەرۆک وەزیرانی ئیتاڵیا، ئەلێکساندەر ستوپ سەرۆکی فینلەندا، ئورسولا ڤۆن دێر لاین سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا و مارک ڕوت سکرتێری گشتی ناتۆ بوو. ئامادەبوونی ئەو کۆمەڵە سەرکردە ئەوروپیە بۆ پشتگیری لە زیلینسکی و داواکاریەکانی ئۆکرانیا بوو کە بە ڕەچاوکردنی ئامانجەکانی خۆشیانەوە وەکو وڵاتانی ئەوروپا لە پەیوەند بە رووسیا و جەنگەکەوە. ئەوەی لە میدیاکانەوە بڵاو بووە ئەتەکێتی کۆبوونەوەکە و شێوازی دانیشتنەکە بە شێوەیەک بوو کە ترامپ لە پشتی مێزەکەیەوە و سەرکردە ئەوروپیەکانیش بە دەوری مێزەکەدا وەکو ئەوەی گوێ لە ڕێنمایی و فەرمانەکانی بگرن، هەروەکو کۆبوونەوەی سەرۆکی ناوەندێک یان دەستگایەک لەگەڵ کارمەندەکانی بۆ ئەوەی ڕێنمایی و فەرمانەکانیان پێڕابگەیەنێت. لە کاتێکدا پێشوازی ترامپ لە پوتین لەسەر فەرشی سوور و بە شێوەیەکی شاهانە ئەو پەڕی ڕێز و گرنگی پێدان بوو بە سەرۆکێکی هاوتاو خاوەن هێز. مێنتاڵیتی ترامپ و شێوازی کارکردن و هەڵوێستەکانی لە ڕوانگەی هێزەوە سەرچاوە دەگرن، لە هێزی کەسێتی و کاریزماتیکی سەرۆکەوە بۆ هێزی پارە و ئابووری تا دەکات بە هێزی سەربازی و هیتر. لۆژیکی هێز، لۆژیکی بیرکردنەوە و کارکردنی ترامپە. ئەو دوو جۆرە پێشوازی و پرۆتۆکۆڵە دیبلۆماسیەتی ترامپ لە مامەڵەیدا لەگەڵ پوتین لەلایەک و زیلینسکی و سەرکردە ئەوروپیەکان لەلایەکی تر ئاماژەی باڵادەستی و هەژمونی رووسیایە لە جەنگی رووسیا و ئۆکرانیا و ئەمەش زەمینەی جێبەجێکردنی داواکاریەکانی پوتینە ئەگەر هەموو داواکاری و مەرجەکانیش نەبن، ئەوە زۆرینەیان. لە ئەنجامی کۆبوونەوەکەیدا ترامپ ڕایگەیاند کە گەیشتوونەتە ئەنجامی باش و کۆبوونەوەی داهاتوو لە نێوان پوتین و زیلینسکی بە ئامادەبوونی خۆی دەبێت. لە بەرامبەردا زیلینسکی تەنها ڕازیبوونی ناچارەکی بۆ ماوەتەوە بەدەسەڵگرتن لە زۆرترین داواکاریەکانی، هەروەها سەرکردە ئەوروپیەکان تووشی شۆک و دابەشبوونێکی قوڵی دەرونی و سیاسی هاتوون لە ئاسەڵوێسی ئەمریکا و ترامپ. ئەمریکا کە پێشەنگی وەستانەوە لە دژی داگیرکاری رووسیا بوو بۆ ئۆکرانیا. زۆرترین کاردانەوە توندە سیاسیەکانی ئەمریکا لە دژی رووسیا وای لە سەرکردە ئەوروپیەکان کرد هاوکاری مادی و سەربازی گەورە پێشکەش بە ئۆکرانیا بکەن و بە هەموو توانایانەوە لە پشتی بوەستن و لەلایەکی تریشەوە دەستیان لە بەرژەوەندیەکان و پەیوەندیە بازرگانیەکان و ئابووریەکانی خۆیان هەڵگرت لەگەڵ رووسیا کە دەرەنجام هەڵ ئاوسانی نرخی خواردەمەنی و کاڵاکانی لێکەوتەوە لە تەواوی وڵاتانی ئەوروپی و قەیرانی وزەیان بۆ دروست بوو. ئەمە سەرباری ترسێکی ناوەکی قوڵ لە فراوانخوازیەکانی رووسیا. داواکاریەکانی رووسیا لەسەر ئاستی خاک
کۆنتڕۆڵی تەواوی هەردوو هەرێمی دۆنێتسک و لوهانسک واتە دونباس، هەروەها ددان پێدانانی فەرمی بەلکاندنی دوورگەی کریمیا بە رووسیاوە. بەستنی هێڵی پێشەوە رووسیا هێرشەکانی لە غێرسۆن و زاپۆڕیژیا ڕادەگرێت ئەگەر ئۆکرانیا لە دونباس بکشێتەوە. دونباس هەردوو پارێزگا یان هەردوو هەرێمی لوهانسک و دۆنێتسک دەگرێتەوە. بێلایەنی پێویستە ئۆکرانیا دەستبەرداری خواست و هەوڵەکانی بێت بۆ چوونە ناو ناتۆ و بێلایەنی هەمیشەی ڕابگەێنێت. مافەکانی زمان و ئاین پێگەی فەرمی بۆ زمانی رووسی و ئازادی بۆ کەنیسەی ئۆرتۆدۆکسی رووسی لە ئۆکرانیا. کەمکردنەوەی سزاکان، هەڵگرتنی بەشێکی سزاکانی ڕۆژئاوا لەسەر رووسیا، ئاشتی و ڕێکەوتنی تەواو نەوەکو ئاگربەست. پوتین ئاگربەستی کاتی ڕەت دەکاتەوە پێش ئەوەی جەنگ بوەستێت ڕێکەوتنی ئاشتی تەواو ئەنجام بدرێت. داواکاریەکانی ئۆکرانیا زیلینسکی پێداگیری لەسەر سەروەری و ئاسایش دەکات، سازان و وازێنان لە خاک ڕەت دەکاتەوە. ئاڵ و گۆڕی زەوی ئۆکرانیا ڕەتی دەکاتەوە دەستبەرداری هیچ خاکێک بێت لە نێوانیاندا دۆنباس و کریمیا. ئاگربەستی دەست بەجێ، ئاگربەستی تەواو و بێمەرجی پێشوەختە بۆ دانوستانەکانی ئاشتی، گەرەنتی ئاسایش، گەرەنتی بە پشتگیریکردنی ڕۆژئاواوە بۆ ڕێگریکردن لە دەستدرێژی رووسیا لە داهاتوودا. ڕێڕەوی ناتۆ ئۆکرانیا ئامانجی دەستوری خۆی دەپارێزێت کە پەیوەستە بە ناتۆوە. ڕەتکردنەوەی سنووردارکردنی سەربازی ئۆکرانیا سنووردارکردنی قەبارەی سەربازی یان بوونی سەربازی بیانی ڕەت دەکاتەوە. قەرەبووکردنەوە و لێپرسینەوە کیێف داوای قەرەبووکردنەوەی زیانەکانی جەنگ و لێپرسینەوە لە کردەوەکانی رووسیا دەکات. ئامانجەکانی سەرکردەکانی ئەوروپا سەرکردە ئەوروپیەکان ئامانجیان لە پشتگیریکردنی ئۆکرانیا هاوسەنگی هێزە لەگەڵ سەقامگیری ناوچەکە. گەرەنتی ئاسایش، گەرەنتی بەهێز بۆ بەرگریکردن لە ئۆکرانیا تەنانەت لە دەرەوەی ناتۆش. نەگۆڕینی سنوورەکان و خاک، هەڵوێستی پتە و لە دژی گۆڕانکاریەکانی خاک لە ڕێگەی دەستدرێژی سەربازیەوە. بەرەی یەکگرتوو پێشکەشکردنی هەڵوێستێکی هەماهەنگ لەگەڵ ئۆکرانیا بۆ بەرەنگاربوونەوەی هەڵوێستی هێرشبەرانە و دەست درێژی کارانەی رووسیا. پەسەندکردنی ئاگربەست زۆرێک لە سەرکردەکانی ئەوروپا هێشتا لەگەڵ ئاگربەستدان پێش دانوستانەکانی ئاشتی. بەردەوامی گەمارۆکان، بەردەوامی سزاکان و گوشارەکان لەسەر رووسیا تا کۆتایی هاتنی تەواوەتی جەنگەکە. ئەوەی لە ئاماژەکانی کۆبوونەوەکانەوە تا ئێستا دەرکەوتووە کە هەندێک لە شیکەرەوەکان باسییان کردووە ئەوەیە بەشێکی زۆر لە داواکاریەکانی پوتین جێبەجێ دەکرێن و کەمترین داواکاری زیلینسکی و سەرکردە ئەوروپیەکان جێبەجێ دەکرێن. کۆبوونەوەی پوتین و زیلینسکی بە ئامادەبوونی ترامپ لە ئایندەیەکی نزیکدا ڕێڕەوی جەنگ و ئاشتی دیاری دەکات و هەروەها پێگەی هەردوو دەوڵەتەکە لە نێو هاوکێشە جیهانیەکانی هێز و دیبلۆماسیەت بە تایبەت لە پەیوەند بە ئەوروپاوە دیاری دەکات.